ڕووداوە سیاسی و ئابوووریەکان لە ناوچەکەدا کاریگەری خراپی لەسەر ئاشتی کۆمەڵایەتی و زۆربوونی ڕێژەی تونند و تیژەکان هەبووە. مامۆستایەکی زانکۆ پەنجە ئەخاتە سەر خاڵێک کە ئەگەر ئەم ڕەوشە بەردەوام بێت مەترسی زیاتری بۆ شیرازەی کۆمەڵگاش دەبێت. ئەتوانین بڵین بە دیوێکی کەشە هەموو ئەم قەیرانانە کاریگەری لەسەر لایانی تەندروستی دەرونی تاکی کۆمەلگای ئێمە دروست کردەوە هەمووەمانە پەیوەندن بەیەکەوە هەر کاتێک کە سیرەکێک کە تونند و تیژی یاخود نائاشتی لەناو خێزان لەناو کۆمەلگا دروست دەبێت کاریگەری لەسەر بوارە دەرونیەکە دروست دەکات و پێچەوانەکەشی کاریگەری لەسەر لایانی کۆمەڵایەتی خەڵک دروست دەکات. شەڕ و ململانێ سیاسیەکان و ئاوارەبوونی هەزاران خێزان و داتەپینی لایەنی ئابووری هۆکاری گەورەی ئەو تێکچوونەیە کە ئاشتی کۆمەڵایەتی لە عێراق و بە تایبەتیش هەرێمی کوردستاندا خستووەتە کەوانەی سوورەوە. توێژەرانیش حکوومەت بە بەرپرسیار لەم دۆسیەدا دەزانن. لە ڕووی هەرمانەوە واتا بێ بەشبوون خەڵک سەبێ بەشە لە سەرەتاییترین مافەکانی لە ڕووی جیاکاری ڕەگەزیشەوە ئێستا جیاکاری ڕەگەزی سەرهەڵداوە لە ڕووی شیرازی خێزانیشەوە ئێستا شیرازی خێزان خراپ بووە بۆیە هەموو ئەم سەرچاوان و تیۆرانەی کە قسە لەسەر ئاشتی کۆمەڵایەتیەکەن ئێستا لە بەردەم مەترسیان کاتێ لە بەرمەترسیا بوون کەواتە کاریگەری خراپی هەیە لە بارودۆخی سیاسی ئابووری تەنانەت ڕاگەاندنیش بۆ فەوتانیان کەسبوونی ئاشتی کۆمەڵایەتی لە ناو خێزانە. ئەگەر واژ بەردەوام بێ کاری خراپتری لێ ئەکەوێتەوە یعنی یەک لەوانە زاهیرەی دزیکردن زۆر بووە لە ناو کۆمەلگا دوو جیابوونەوە زۆر بووە کێشە دەرونیەکان زۆر بووە کێشە کۆمەڵایەتیەکان زۆر بووە خەڵکەکە بێزارێکی تەواوی پێوە دیارە کە ئەمە هەمووی کۆ ئەبێتەوە ئەبێتە فەوزایەک دروست ئەبێت لە ناو کۆمەلگا کە ئەم فەوزایەش حتا درێژە بکێشێت ئەوەنە کاری خراپتر بە دوای خۆیان ئەهێنێت. کاریگەریە نەرێنیەکان لە زۆربوونی ڕێژەکانی تونند و تیژی و جیابوونەوە و کێشە کۆمەڵایەتیەکاندا دەبینرێن. بەڕای شارەزایان تاک و خێزان و کۆمەلگا لە بەردەوامی هەڕەشەی ئەم ڕەوشە نەخوازراوەدایە. چارەسەریش بەلای ئەوانەوە بۆ ئەمڕۆ ئاسانترە لە سبەینێ. سامان کەریم کورد سات نیوز کفری.